وللآخرة خير لك من الأولى. أوانا راستن لقل پیغمبر عليه الصلاة والسلام متاركان بلام هموي بو إيمي إيمان دار كسودي ليور بقري لفرمي أي محمد عليه الصلاة والسلام وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى. أي محمد عليه الصلاة والسلام شاك بزانا كقيامت بوت خير ترى لدنيا دنيا بوت خير نية دنيا بو كسي إيمان دار خوش نية وخوشش نابت اگر روزێک خۆش بێت دەیان ڕۆژ ناخۆش دەبێت چونکە ئیماندار لە دنیادا تعقید دەکرێتەوە و لە حەدیثێکدا پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێت الدنيا سجن المؤمن وجنة الكافر. فەرمێت دنیا سزن و بەندینخانەیە بۆ ئیماندار بەڵام بەهەشتە بۆ کافر. کافر بە کەیفی خۆی بە ئارەزووی خۆی ڕادەبێرێت لە دنیادا بەڵام لە قیامەتدا وایە نەخێر لە قیامەتدا لە جەهەنەمدایە. کەسی ئیمانداریش لە دنیادا وەکو وایە لە سزن دابێت دەبێت ئەوەندە حەذەر بکات ئەوەندە دوور بکەوێتەوە لە حەرام. بەڵێ حەرام لە زاهیریدا خۆشە ڕازاوەیە بەڵام لە ناخیدا و لە ناوەڕۆکەکەیدا ئازار بەخشە بۆی ئیماندار لی دوور دەکەوێتەوە کە دەبینێت کەسانێک بە خۆشیەکانی دنیاوە دەنازن ئەو کەئەنەما ئەو شتە هەر بوونیشی نییە بۆ چونکە دەزانێت وەلەلئاخیرەة خەیر لەکە من الأولى. قیامەت و بەهەشت بۆ ئێمە خێرترە. وەڵڵا دنیا بۆ ئێمە هیچ